من و کاک هاوڕێی مەلاسار پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەوەی کە مۆزوعی لێبڕینی موچە لە ماوەکانی ڕابردووە یادداشتمان نووسیوە و ئیمزامان کردووە نزیکەی 42 پەرلەمانتار ئیمزامان کردووە بەوەی کە لێبڕینی موچە نەمێنێت و حکوومەت هێرێمی کوردستان بێتە ناو هۆڵی پەرلەمانەوە بۆ ئەوەی دانیشتێکی تایبەت بکرێت لە دوای ئەوەی کە ئێمە بەپێی داتاکانی وەزارەتی سامانە سروشتیەکان 430,000 بەرمیل نەوتەفرۆشێک کە بەهاکەی بریتیە لە 991 میلیارد دینار و لەگەڵ ئەوەشدا 350 میلیارد دینار داهاتی ناوخۆیی بووە و 27 میلیارد دینار هاوپەیمانان بووە و جگە لەوەی کە نزیکەی 44 میلیارد دینار لە داهاتی ئەو نەوتەی کە بۆ کۆمپانیا ناوخۆیەکانە فرۆشێک کۆی گشتی ئەمە کاتە ملیارێک و 412 ملیار 1 تریلیۆن و 412 میلیارد دینار و ئەمە بە زیادەوە بەشی موچاکە و ئێمە لێرەوە بە سەرۆکایەتی پەرلەمانمان وت و بۆ ئەوەی کە ڕێگەمان نادەن لەسەر لێبڕینی موچە قسە بکەین و ئێمە فیکەمان بۆ جێگری سەرۆکی پەرلەمان لێدا کە ئەمە کۆتایی پێبێن چونکە هاوڵاتیانی خۆشەویست ئەم لێبڕینی موچە بۆ ئەوەیە کە بەکار بێنرێ بۆ بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەوەی کە بێ ئەوەی گوێ بدەنە گیرفانی خەڵک ئێمە لەم مینبەرەوە لە ناو پەرلەمانە هەموو ڕێکارێکی یاسایی پەرلەمانی یەکگرینێک بەر بۆ ئەوەی کۆتایی بەم لێبڕینی موچە بهێنرێ. ڕاستیەکەی ئێمە لە پاشەوەی کە چەند جەلسەیەک یەک لەسەر یەک کۆمەڵێک بابەتمان ئامادە کردووە بۆی بە نوقتە نیزامی بیخەینە ڕوو، بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان هەر جارێ بە شێوازێک ڕێگریمان لێیەکە، جارێک کامێرەمان لەسەر کوژێنێتەوەی گرفتمان نییە بابی کوژێنەوە، بەڵام گرنگەوەیە کە ئێمە نوێنەراتی خەڵکەکەین بێڵن پەیامەکانمان بگات بتوانین داخوازی خەڵک بگەێنین. هەروەکو کاک سەرکۆ باسی کردێمە چەند یادداشتێکمان ئامادە کردووە لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمانەوە، بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان بوون بە بەرگری کار، بوون بە قەڵغانی ئەم حکوومەتە لە کاتێک ئەم حکوومەتە نەیتوانیوە شایستەدارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان بدا ماوەی چەندمان یەک لێی بڕیوە، هەموو ئەمانە هۆکارێک بوون سەرباری ئەوەی ئێمە لە ڕێگەی یادداشت نووسراوەوە هەوڵماندا حکوومەت لەوە تێبگا کە ئەمە نیگەرانی و ناڕەزایەتی خەڵکە ئێمە هاتوین لە پەرلەمانی کوردستانی گەێنین، بەڵام بەداخەوە لەبەرەوەی حکوومەت نەژنەفە نابیستێ ئەمڕۆ هەوڵماندا بە جێگەی سەرۆکی پەرلەمان بڵین ئەم پەیامە لە ڕێگای سەرۆکایەتی پەرلەمانەوە بە حکوومەت بنێرین ئەمان ئەم نیگەرانیە نیگەرانی ئێمە نییە بەتەنها، ئەمە نیگەرانی خەڵکی هەرێمی کوردستانە. زۆر سپاس بۆ ئێوە. بەڵێ ببوورە بۆم بوتایە لەگەڵ هەواڵ هاوڕێم کاک سەرکۆ بایکۆتی دانیشتەکەمان کرد، پێمان وایە دانیشتەکان ئەبوو بەرنامەی کار تەوەری گرنگتری تێدا بواە، بە نمونە ئێمە 32 ژومان کۆ کردەوە لەسەر گرێبەستی 50 ساڵی برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان، بەداخەوە تاکو ئێستا نەخراوەتە بەرنامەی کارەوە لەسەر لێبڕینی موچە چەندین یادداشتمان کردووە و دەیان بەڵێ سزادراوانی بادینان بەداخەوەەوە یەکێک بلۆ بابەتانەی کە زۆرینەی فراکسیۆنەکان واژۆیان کردبوو بۆی کە لە بەرنامەی کاردان درێ قسەی لەسەر بکرێ ئەو زوڵم و ستەمەی بەرامبەریان کراوە لە ڕێگای پەرلەمانەوە بە حکوومەت بوترێ. یەکێک لەوەی کە من لە پەیڕەوینە ئەوەی کە داوام کرد نوقتە نیزامی بیخەمە ڕۆەوە بوو، وتمەڵێم ئێوە بەڕێزان لە سەرۆکایەتی پەرلەمان زۆر جاروا قسەکەن بە نەفەسی قسەکەن کە هەموو حزب سیاسیەکان کۆکن لەسەرەوەی کە لێبڕینی موچە بێ. وتم پێشنیارەکان بۆ سەرۆکایەتی پەرلەمان کە جێگری سەرۆکی پەرلەمان ئەمڕۆ ئیداری جەلسەکەیدا پێشنیاری بۆکەین ئەڵێین وەرن بڕیارێکی پەرلەمانی بخەنە دەنگدانەوە دەسەڵاتەکانتان بەکاربێنن بۆ ئەوەی کە بڵین پەرلەمانی کوردستان دژی لێبڕینی موچەیە. ئەو کات دوو حاڵەت ڕۆدا، یەکەم بۆ خەڵکی کوردستان ڕوو نەبێتەوە کام فراکسیۆن لەگەڵ لێبڕینی موچێ و کێ دژە، دووەم ئەمە دەستکەوتێکی مێژوێ بۆ پەرلەمانی کوردستانیش سەرباری ئەوە و هەتا حکوومەتی هەرێمی کوردستانیش وەگوتمان کە نەژنەفە و ناویستێ سەرباری ئەوە کە حکوومەتیش پابەند نەبێ پێیەوە، بەڵام بەداخەوە ڕێگەیان نەدا.